لەگەڵ هاتنی وەرزی سەرمەسۆڵ بە تایبەت بەفربارین و بارانبارین کە جەوەکە ساردەکە خواردنی کوردەواری بە تایبەت سەروپێ یەکێکە لەو خواردانەی کە خواستێکی زۆر یەکەوێتە سەرجا من ڕاستەخۆسمە لای وەستا ژیار وەستا ژیار وەستا ڕاوێژ سلااو دەبێت ئەگەر پێمان بڵیت ئەم شوێنەتان کردوتەوە لە کێوە کراوەتەوە بیرۆکی ئەم دروستکردنی خواردنی سەروپێ لە شوێنێکی ئاواش چۆن بووە و چێ و بیرۆکەی سەرەتا بەنای خدای گەورە میهرەبان بە خێراتی بەڕێستانەکەین بەخێربێن سەر و سەرچاوان بیرۆکەی ئەوە بەخۆی بە مامی خۆشەویست کاک محەممەد بەهۆی ئەو فاستەکە زستانە و بەڕەوی ساردی ڕوات خەڵکی کەش دێتە دەوێرانە و بەهۆی دیتنی ڤیددیۆ و هاوشتانە لەبەر سەرما ئەو بیرۆکەیان لێهاتکە ساین بەدانانی ئەو سەروپەیە ئیتر بەرەبەرە پەرم پێدا و گەورەن کردو نەفەر نوێرە زیاد کرد سەرتاکەش سەروپەی ئێرانە کە بەجددی خاوینە نەک بەوەی بخۆ ماحتی کەم ببینە زۆربەی لە زۆربەی کۆمنت و سۆشال میدیا دیارە لە هەموو شوێنێک لە مزێک پاکخۆیانی پێشە مشتە چیە پاکخۆیانی و دیگەش بەرەبەرە چۆنە خواستی خەڵک چۆنە بە تایبەت لە جەوی لەم چەند ڕۆژەیە کە سەرما بووە خواست چۆن بوو لەسەر سەروپێ خواست وەڵی تا ڕادەیەکی باش بەرز بووە زۆر بووە خەڵک زۆر داواکە دوونێ ئەگجا خەڵکات بوو سعات 6 بوون ئەوەی داوایە کە زیاتر ئێوان لێرە دێن ئەی خۆنیان ئەوەتە داوایەکەن و گەیاندنشتان هەیە نا گەیاندیشمان نییە لۆ ڕواندز خۆڕاییە لۆ دەرەوەش لەسەر ئەوەی ئیسابی داواکراوە دەست خۆش بێت جا من کەمێک لەو خواردنشتان پیشان بم ئەو سەروپیانەی کە لێرە دروستکراون و جگە لەوە شەر جگە لە سەروپەیەکار نۆکاویشیان هەیە ینی دیارە تام و چێژەکەی هەر بڵاوبووتەوە لێرە وەستا ڕاوێژ خەریکی سەر و پێچاکرد و تێکردنیەتی و ئەوانەی کە داوای وەستا ژیارجان پێمان بڵێ تایبەتمەندی ئەو خواردنەی ئێوە ئەو سەروپەی ئێوە چیوە خەڵک چۆن باسیەکە سەرتا بەخێر بن سەرتا پێشی هەموو شتێکە تایبەتمەندی ئەو سەروپێمە ئەوەیە سادیە نابرێن بەهاراتە یان بیبەرە یان ئەو شتەیە دومیشتیش بەکابان ئەو سەروپەیە ئۆخاینەکەینەوە یعنی دەرمان ئەو شتانە هیچ تێ ناکرێ سادە و سادیە کو ئەوەی ئێوە لە ماڵەوە چاکەکرێت ئەی چۆن هەموو کابان لە ماڵەوە ئەخاوینە کات و جوان ئەمەش دینین بەس ئەیفرۆشین باش خۆی ئەو جۆرە خواردنانە بە بیبەر و تونی و ئەوانەوە بەتامترە خەڵک داوای ناکە یانێ و بەست سادەیە خەڵک داوای ناکە کە خواردنەکەی تونتر بێت کە بۆ جەوی ساردیش خواردنی تون خۆش وەڵا لۆ داواکردن ئەکەمترە برن هێوارێ بابی بەریتی دابی هێوارن بە ئەکشمشتی دابی ئێمە هەمومان ئەکرد لە سادە ئیخواستی زیاتر لە سەرترە چونکە هەموو ڕۆژ دەبی دووبارە ئەمە ئەو سەروپێی زیادکەین ئێستا بەڕانەکەن ئێستا دوونێ شوێ دیکە مشتریم لە چۆمان هات بوو پێی گوتم گوتی سێ سەروپێی تەڕادم بۆ هەگرە بۆم هەگر بوو وەڵا ئەوەندە قەرەباغی بوو تەلەفۆن لودات مشتری لێرە بوو و بە باڕانە گەیشتم ئەو سێ سەروپێ لۆ هەگرم تقریبا سعاتش لێ ڕاوەستا بوو بەشی نەکەوت زۆر بە عازی ڕۆی ئاخیری هەستم ئەوەی دوو نەفەرم بەعدزکردم هاوڕێکی زۆر خۆشەویستم و گوتم ئەگەر پێت بکرێ ئەو دوو نەفەر سەروپیانە بابی دەمە ئەو برادەرەی با لێم عاجز نەبێ یعنی هەبەسما بوو هەبش کاتە شەڕش باش و دەخوای بە زیادی ئەوم بەڕێ کرد لێم عاجز نەبووم باشە خواردنی ڕوانزیان بەناوبانگن ئەم یاپراخیان ئەم کفتیان کاڵێن کفتەی ڕوانزیان تامێکی ترە جگە لەوانە چ خواردنێکی ترتان هەیەوە لێرە کە پێشکەشی میوانەکان بکەیان ئەوانەی کە سەردانتانەکەن زیاتر ئەسەروپێ دومینیش تەڕات و نۆکاویشە و دەکەر قاوخانە لە قاوخانش هەمووی هەیە قاوەیە کۆفیە ئێسپرۆسە یعنی هەموو جۆرەکمان هەیە باشە ئەوە چەندی پێ ئەچێت تا دروست دەکرێت چەند کاتی ئەوێت بەخوای لە سەعات 5 بەیانیان لۆ خاوێنکردنی هەتا سەعات 11 نێڕوانی بەس خەریکی خاوێنکردنەوەی بن پاشی 11 داهاوینە سەر ئاگر هەتا سەعات 5 و چاری ئێوارە